وەڵای خەڵکەیە خۆشەویستان لەم شارەدا و لە شارەکانی تردا وا نەزانن خەڵکی هەمووی وەزعی باشە وەڵای سعری گۆشت نازانێت چونکە ئەڵێ چەند ساڵە نەم کڕیوە نازانێت مەگەر لە دەمی خەڵک بیست بێتی وەڵای جاری وایە بە دوو مانگیش نازانێت سعری مریشک چەندێکە توش دانیشتتە بۆ خۆت لە ماڵەوە بە کەیفی خۆت خواردن و خواردنەوە دەخۆیت ئاگات لە فەقیر و هەژار نییە وا نازانی لە قیامەت محاسبە دەکری سعری گۆشت نازانێ چونکە نەیکڕیوە ماڵی فەقیری وا هەیە مسلمان دەڵێ مریشکێکم بۆیان بردوتەوە لە خۆشیە خەریک بووە باڵ بگرن باڵ ئالەم چەند ڕۆژەدا باشە بۆ ئێمە لە خوا ناترسین زەکاتت پێ ناشی داوای زەکات بۆ ئەکەی یارمەتیت پێ ناشی داوای یارمەتی بۆ ئەکەی ماڵ و منداڵی باشت هەیە خان و سیارەت هەیە بۆ دەستە خەڵکی پان دەکەیتەوە ئەی نازانێ ڕۆژی قیامەتە دەموچاوت گۆشتی پێوە نەماوە ئەی نازانی لە قیامەتە تۆ حساب بکە بۆ جەهەنەم دەڕۆی چونکە تۆ داوای یارمەتی دەکەی